سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو سڵاو لە تۆش زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵ ئێوێ ئازیزدان بە هیوای بتوانین ئەو بابەت و بڕگە و تەوەرانی دەستنیشانمان کردووە ئەو بابەتانە بن کە ئێوە بە دوای دەگەڕێن سوودی هەبێت بۆ هەموو لایەکمان زۆر خۆشحاڵم کە سوپاسگوزاری خودداین خوددا دەرفەتێکی پێدان جارێکی دیکە لە ڕۆژێکی نوێ لە دەستپێکی ژیانێکی تازە لەگەڵ تامین بە هیوام ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆش بێت. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش سڵاوێک لە دڵی ئێمە و بۆ ڕاستەخۆ بۆ دڵی ئێوە چونکە زۆر دڵی ئێوەمان بۆ گرنگە دەمانەوێت پرۆگرامی بەیانی 24 دەق و دەق بە دڵی ئێوە بێت بۆیە هەوڵی تەواوی خۆمانە دەینە مستافا جوانترین بابەتەکان بۆ ئێوە کۆبکەینەوە و بێنین و بەیانیان لە کاتژمێر 8 ڕێک بیخینە بەردیتان هیوادارین کە لە هەرکوێکن لە شتان ساغ بێت دڵتان ئارام بێ و خەندە میوانی ماڵەکانتان بێت. ئەمڕۆ کۆمەڵە بابەتمان هەیە کە دەیخێنە ڕوو دوو لە بابەتە گرنگەکان بیڵین و باسیکەن ئیتر بەرە وەرزی پاییز و زستانی و بێگومان لە کوردستانیش ناوچەکانمان زۆر جوان و دڵگیرە وەرزەکانمان لە کات و لە ساتی خۆیەتی هەموو ئەو دیمەنە جوانانەی کە لە هەر وەرزێکە هەیە لە لای ئێمەش پەیدا دەبێت دەمانێت بزانین لە کەرتی گەشتگوزاری چۆن ئەتوانین لە زستان و لە پاییز سوود لە کەرتی گەشتی گوزاری بەربگرین لە ڕووی ئەو دیمەنە جوانانەی کە سروشتی کوردستان هێتی بابەتی دووەممان ئایا ئێمەی دایک و باوک هەندێک جار کە منداڵێکمان هەیە خەمی ئەومانە ئەو منداڵەمان درۆ ئەکات ئەمە خویەکە هەیەی یاخود ئەوە سروشتی منداڵێکە کە لە تەمەنی 2 ساڵەوە دەستەکە بە قسەکردن تا 6 ساڵان با بزانین ئایا ئەمە جێگەی نیگەرانیە یاخودنا و کۆمەڵە بابەتی دیکەش جا ئێستا منوهاکە پێتانەڵێن ناوەڕۆک چی دیکەیتی ئایا لەگەڵ کوردستانیان لە ناوخۆ و دەرەوەی وڵات ساڵیادی ڕفراندۆمی سربەخۆی کوردستانیان بەرز ڕاگرت و یادەکەیان کردەوە. نەخۆشی میسۆمانیا درۆکردنی پێویست لای منداڵان یەکێکە لە گرفتەکانی دایکان و باوکان وەک باسم کرد ئەمڕۆ بە دوچوونی بۆ ئەکەین بزانین چۆن چارەسەری بکەین. دەرهێنەرێکی کورد لە باکووری کوردستان بەهۆی نەبوونی سپۆنسەر بۆ کارەکانی کشت و کاڵ دەکات تا تێیچووی بەڵگە فیلمێک پەیدا بکات. ئەگەر ڕووداوێک هەبێت لە من بپرسن کە لە تەواوی ژیانت شانازی پێ دەکەی وەکو کوردێک بێگومان بێ هیچ دوو دڵیەک وەڵامی من ئەوەیە چانسی ئەوم هەبووە لە سەردەمی مندا بەشداری لە ڕیفراندۆمی کوردستان بکەم لەوەی وەکو هەر تاکێک وەکو هەر نەتەوەیەک بە مافی خۆمم زانیوە دەنجی خۆم هەڵبڕم کە مافێکی زۆر زۆر سەرەتاییە بەڵێ من سربەخۆیم دەوێت من کوردستانیم بۆیە پێویستە کوردستان وەکو وڵاتێک ئێستاش نەبێت لە داهاتوو هەر بیبینی. بەڵێ جا ئەوە لەسەر شانی هەر تاکێک لە ئێمەیە کە لە ساڵیادی ڕێفراندۆم هە چاوەکو دەگەین بەسەر بەخۆیی کوردستان ئێمە بەردەوام ساڵانە چ بۆ خۆمان چ بۆ نەوەکانی داهاتوومان ئەمە باز بکەین کە ئێمە بڕیارێکی دروست تەواومان داوە بڕیارێکمان داوە کە ویستی گەلی کوردستان بووە هەر کەسێک لەم بڕیارە بەشداری کردبێت دواتر لە مێژوو ئەتوانێت شانازی بەخۆی بکات. لە ساڵیاتی ڕێفراندۆمی سربەخۆی کوردستان زۆرێک لە هاوڵاتیان بە شێوازی تایبەت وەکو ڕۆژێکی لەبیر نەکراو بۆ میلەتێکی ستەم لێکراو یادی ئەم ڕۆژەمان کردوتەوە. بە تایبەت لەلایەن گەنجانی کوردستان بە ڕۆژێک بۆ دیاریکردنی شوناسی خۆیان لە ئاستی وڵاتانی جیهانی یادکرایەوە. 6 ساڵ بەر لە ئێستا بۆ یەکەمین جار بەشداری پرۆسەی دەنگدانی کرد. هەنگاوەکانی بۆ دیاریکردنی چارەنووسی میلەتەکەی بوو. بە پێدانی بەڵێ بۆ سربەخۆیی کوردستان. کاتێ بۆ یەکەمین جار بەشداریم کرد لە کۆنفرانسێک لە وڵاتی ئیمارات لە شاری دووبەی بەڕاستیەکی لەو شتانی کە فۆکسم خستە سەری هەموو نوێنەری وڵاتانی جیهان ئاڵاکەی خۆیان پیشان ئەیانتوانی ئاڵاکەی خۆیان دەربخەن بەڵام من وەکو کورد و کچە کوردێک نەم ئەتوانی ئاڵای کوردستان لەگەڵ وڵاتانە پیشان بدەم لەمەوە بۆم دەرکەوت ڕیفراندۆم گرنگی خۆی هەیە پێویستە کوردیش وەکو گەنجێکیش شوناسی خۆمان پیشانی وڵاتانی جیهان بین. ئومێدەوە ڕۆژنامەکان دەخوێنمەوە کە هەواڵێکی خۆش تیا بێت
بە مانشێتێکی گەورە نووسرا بێ کوردستان سربەخۆ بوو. زۆرێک لەو کەسانەی خەباتیان لە پێناوی سربەخۆیی کوردستان کردووە هێشتا هیواکانیان وەک شاخێکە بۆ بینینی ئەو ڕۆژەی کوردستان. مامدارە زۆرێک لە بەرهەمە هونەریەکانی بۆ دەرخستنی کولتور و فەرهەنگی میلەتەکەیەتی. خەونی گەورەشی سربەخۆیی کوردستانە. ئەو ڕۆژەی کە چووم دەنگمدا لە سەر سندوقەکانی ڕیفراندۆم هەستم بە بوونی خۆم کە من ئازادم دەتوانم بە سربەستانە دەنگی خۆم بۆ ڕیفراندۆمی کوردستان بم، چونکە کوردستان وڵاتێکی داگیرکراوە لەلایەن داگیرکراوە کراوە بە 4 بەشەوە. ئەو 4 بەشە هەر یەکەیەکان مافی تەواوی خوانم. ڕووداوەکان لە مێژووی گەلاندا کاریگەری گەورەیان هەیە، هەمیشە هەڵگری مەترسی و دەرفەتیشن. 6 ساڵ بەر لە ئێستا گەلی کورد لەگەڵبوونی مەترسیەکاندا وەکو میلەتێکی ئازاد دەنگی بۆ چارەنووسی خۆیدا. تاکو ئێستاش هاوڵاتیان وەک بەڵگە و دەرفەتێک بۆ سربەخۆیی دەزانن. ڕیفراندۆمی سربەخۆیی و دەستکەوتەکانی ڕیفراندۆم لەلایەن زۆرێک لە گەنجان وەک پەڕەی کتێبەکان وایە، هەر کات بیانەوێت وەک بەڵگەیەک بۆ دیاریکردنی چارەنووسی میلەتەکەیان بگەڕێنەوە سەری. پێم وایە هیچ شتێک هێندەی ئەو دوودێڕی کە جەنابی سەرۆک بارزانی لە دوایین ڕۆژی کارنەڤاڵی سربەخۆیی کوردستانە لە هەولێری پایتەخت ئاماژەی پێدا کە بە دەق جەنابیانە فەرمێت ژیانی بندەستی لە دەستدانی ئیرادە و کەرامەتە، بەڵام ئەژید ژیانی سربەخۆیی و سربەستی ئیرادە و شەرەفە، بەڵام ممکنە بمریت. من پێم وایە جەنابی سەرۆک بارزانی لە دووتوێی ئەم دوو دێڕەدا کە جەنابیان ئاماژەی پێدا زۆر بەڕوونی ئاماژە بەو دۆخە نەخوازراوی ئەم لەحزەی ئێستای ئێماگە. نزیکەی لە سەدا 93 خەڵکی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە بەڵێ دەنگیان بۆ سربەخۆیی کوردستاندا. ئەوەش ئەو ڕاستی دەرخست کە خەڵکی کوردستان سربەخۆیی دەوێت نەک ژێر دەستەی. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. هەر لەسەر باسی ڕێفراندۆم ئەوەی کورد ناس بێت، ڕۆژەڵات ناس بێت، ئەو مافەڕەوایە بە کورد ئەدات لە هەر کوێیەکی دنیا بێ، چونکە دەزانێت مافی کووردە کە ئەم هەموو کووردە هەیە لەسەر گۆی زەوی لە جیهاندا پێویستەکە یەک بگرن. جا لە مۆسکۆی پایتەختی رووسیا ڕەوەندی کوردستانی بە ئامادەبوونی ژمارەیەک ڕۆژەڵات ناس ڕۆشنبیری ڕووس و بیانی بە ئەنجامدانی چەند چالاکیەکی جۆرا و جۆر شەشەمین ساڵیادی ڕەفراندۆمی سربەخۆیی کوردستانیان بەرز و پیرۆز ڕاکرد. جا کوردناسێکی ڕووس لە چالاکیەکە بەشدارە دەڵێت ڕێفراندۆم هەنگاوێکی گرنگی مێژوویە و نابێت لە ئەنجامە سەرەتاییەکانەوە خوێندنەوەی بۆ بکرێت. دەشڵێت هەرچەندە جیهان ئەم ڕاپرسەی وەرنەگرت، بەڵام کەس نکۆڵی لەوە ناکات کە ئەمە مافی کووردە. باشە، لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە ئەم مافە دەبێت بەدەست بهێنرێت، چ زوو چ درەنگ، چ ئێستا چ داهاتوو، و دەبێت جێبەجێ بکرێت و دەبێت کە کوردەکان یەکگرتوو بن. مۆسکۆی پایتەختی ڕووسیایە. ڕەوەندی کوردستانی بە هەماهەنگی لەگەڵ یەکێتی قوتابیانی کوردستاندا شەشەمین ساڵیادی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستانیان بەرزڕاگرت. لە ئاهەنگەکەدا کوردانی هەر 4 پارچەی کوردستان ئامادە بوون. ڕێکخەری چالاکیەکە لە وتەیەکدا باسی لە گرنگی ئەنجامدانی ڕێفراندۆم کردو. جەختی کردەوە ڕۆژ لە دوای ڕۆژ گەلانی کوردستان ڕشترن لەسەر سربەخۆیی کوردستان. ئەم چالاکیەمان یادی شەشەمین ساڵیادی ڕێفراندۆمان بەرز و پیرۆز ڕاگرت کە خۆی لە 3 تەوەر دەبینیەوە. تەوەری یەکەم کردنەوەی پێشەنگایەکی فۆتۆگرافی بوو کە لە کاتی هەڵمەتی بانگەشەی ڕێفراندۆمە وێنەکان گیراوە. تەوەری دووهەمیان چەند کەسایەتیەکی ڕۆژهەڵات ناس و دۆستی کورد دیبیتیان پێشکەش کرد دەربارەی قەزەی کوردی و شوناسی کوردی و بابەتی ڕێفراندۆم و دۆزی ڕەوای کوردیان بە بینەران ڕوون کردەوە. تەوری سێم هەڵپڕکەیەکی شۆیی بوو. لە چالاکیەکەدا ژمارەیەک ڕۆژهەڵاتناس و ڕۆشنبیری ڕووس و بیانیش ئامادە بوون. هەمووان جەختیان لە مافی ڕەوای گەلانی کوردستان دەکردەوە بۆ دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ.
Проведенный референдум – это ڕفراندۆم هەنگاوێکی گرنگی مێژوویە تێیدا کوردەکان بەیانیان کرد کە دەخوازن سربەخۆ و سەروەر بن و ئەوە نیازی گەلە وڵاتانە دنیاش بەو چەشنە پێویست مامەڵیان لەگەڵدا بکەن نابێت لە بەرەنجامە سەرەتاییەکانەوە خوێندنەوەی بۆ بکرێت هەرچەندە جیهان ئەم ڕاپرسەی وەرنەگرت بەڵام کەس نکۆڵ لەوە ناکات کە ئەمە مافی کوردەکانە و بۆ ئەوی ئەم مافە بەدەست بێن و جێبەجێ بکرێت کوردەکان دەبێت یەکگرتوو بن دەبێت بەرەو پێشەوە بچن و بەهێز و زەنجینتر بن واتە لە تەواوی بوارەکاندا تۆکمە بن ئەو کات جیهان دەڵێ کە کوردەکان نەک تەنها شایستن سربەخۆ بن بەڵکو خۆیان سربەخۆن لە بەشێکی تری ئاهەنگەکەدا گەورە و بچووک بە نمایشکردنی چەندین جۆری هەڵپەڕکێ و لایەنە جیاوازەکانی کللتوری ڕەسەنی کوردی چالاکیەکەیان دەوڵەمەندتر کرد لە شەشەمین ساڵیادی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستاندا لێرە لە مۆسکۆی پایتەختی رووسیاوە گەورە و بچووک بە جۆش و خرۆشەوە ئەم ڕۆژەیان بەرز و پیرۆز ڕاگرت خۆشەوی محەممەد کوردستان 24 مۆسکۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە لەم کابینە گرنگی زیاتر بە کەرتی گەشت و گوزار بدات لە پێناو بەدەستهێنانی لایەنێکی دیکەی ئابووری ئەوەی بتوانی کوردستان هێڵێکی دیکەی خۆبژێوی دروست بکات ئەمە خاڵێکی زۆر گرنگە و کاری لەسەر کردیا کەشت و گوزار سەرمایەکی خۆرسکی هەمیشەیە و ئابووری نەبراوە و بێکۆتایە هۆکارێکە بۆ جوانکردنی ژیان و دڵخۆشبوونی مرۆڤیش بەڵێ یەکێکیشە لە پایەکانی دروستبوونی وڵاتێکی بەهێز ئەبێت تۆ ئابوووریەکی بەهێزت هەبێ کە ئابوووریەکی بەهێزت هەبێ ئەو کاتە ئەو پایەی کە پێویستە تۆ هەتا جا جۆرەکانی ئابووریش زۆرن یەکێک لەوەی کە ئابووریەکی بەهێزمان بۆ دروست بکات کەرتی گەشت و گوزارە بەو پێیکە سروشتی کوردستان سروشتێکی زۆر جوانە وەک لە سەرەتای پرۆگرامیش باسم کرد ئێمە سپاس بخوا هەر وەرزی ساڵمان هەیە وەکو وڵاتانی دیکەنین هەندێک وڵات هەیە تەنیا بەس زستانی زیاترە لە وەرزەکانی دیکە بەڵام ئێمە سپاس بخوا ئەتوانین بڵێن تاکە کەرتەکە خەڵکی لە باگراوند و کولتور و نەریت و ئاین جیاوازەکان کۆ ئەکاتەوە و بەهۆی گەشت و گوزارەوە ئاشتی گەلانیش بەرەو پێشەوە ئەچێت جا کەرتێکی پڕ لە داهاتە و سەرچاوێکی گرنگی ئابووریە کەرتێکە کە خاوەنی زۆرترین هەلی کاریشە سبەش ساڵڕۆژی گەشت و گوزاری جیهانیە بۆیە ئەمڕۆ ئێمە قسەی لەسەر دەکەین لەبەرەوەی سبەش بە هەمان شێوە ڕۆژی مەولودی شە لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ ئەمڕۆ لەسەر گەشت و گوزار قسە دەکەین گەشت و گوزار وەک سەرمایەکی هەمیشەی تەوەرێکی سەرەکی بەرنامەی بەیانی 24 دەبێت میوانێکمان لەگەڵ دەبێت قسەی لەگەڵ دەکەین بەڕێز دلێر محەممەد بەڕێوەری گشتی گەشت و گوزاری هەولێر کاک دلێر بەیانی باش بەخێر هاتی لەوە دەست پێ بکەین ئێستا گەشت و گوزار باسی هەولێر بکەین با بڵێن لە کوردستان بگشتی لە چ ئاستێکدا دەتوانین بڵێن ئەم ساڵ باشتر بوو لە ساڵانی ڕابردوو بەڵێ بێگومان بەیانی بینەرانیش باش بێتن کاکە کاردەزانی ئەگەر پێدا چونۆک بکەین بخۆی ئەساسن دانانی فەرسەفی ئەو ڕۆژە جیهانیانە بۆ ئەوەی کە هەڵسەنگاندن لەو ڕۆژە دروست بکرێ نەکەوەی تەنها ڕۆژێکمان هەبی لە ساڵێک بۆ بابەتێکی دیاریکرا ئەو ڕۆژە ڕۆژی سنتەرە بۆ هەڵسەنگاندن بکەین بزانین خاڵە لاوەزەکانمان لەکوێ خاڵە بەهێزەکانمان لەکوێیە هەلوێ ئەگەر ئێستا باز بکەین لە ماوەی ساڵی ڕابردوو بەهۆی ئەو سەقامگیریە کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو هەوڵە بەردەوامانەیە کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پارالێل لە چەندین ئاستی جیاواز دەداتن گەشت و گوزار بە ئاستێکی ستەیبڵ و جێگیر بەرەو پێش دەڕواتن ڕوئیاکانی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ فرە سەرچاوەکردنەکانی داهات لە هەرێمی کوردستان وەکەوەی جەنابیش ئاماژەت پێدا ڕوئیای زۆر ڕوونن ڤیژنی زۆر تەواون زۆر جار ینی پارالێل لە پاڵ زیادکردنی سەرچاوی داهات کار لە بۆ جوارکردنی سروشتی کوردستانیش کراوە بۆ نمونە لە شاری هەولێر ئەو ساڵ جەنابیان بینیتان کە گرنجێک جار زۆری باکردنەوەی بەنداوی بەستۆڕەدا ئەوەیان لە بۆ ئەمڕۆ خەڵک لەوێ لە دیوێکیان وەکو بابڕێن گرنجیدان بەلایەنێکی وەکو سەرچاوی ئاو ئاسایش ئەو تەمەشای دەکاتن لە دیوەکی دیکەی ئەوەیە کە شوێنێکی دیکەی دڵگیر و دڵڕفێن لە هەولێر دروست دەکرێتن کە شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێش دەبێتن ئێمە هەمومان لە هەولێر بەردەوام گرفتمان هەبوو لەوەی کە بۆچی ئێمە لە هەولێر سەرچاوی ئەومانە کاتێ ئەو بەنداوانە تەواو دەبن کە بەنداوی بەستۆڕەیە بەنداوی گۆمەسپانە هەولێر دەستا ئاستێکی دیکە و لیڤڵێکی دیکە لە بواری گەشت و گوزار ئەگەر بە داتا پێت بڵێم ئەمە ئێستا لە ماوەی ئەو ساڵە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری هەولێر
زیاتر لە 2 میلیۆن گەشتیار ڕویان لە شاری هەولێر کرد بێگومان ئەو گەشتیارانن کە گەشتیاری کورد نین جەنابتان دەزانن کە بەپەی یاسای گەشت و گوزار هەر کەسێک 24 کاتژمێر لە شارێک بمێنێتەوە ئەو پێدەگوترێ گەشتیار بەڵام ئێمە ئەو ئازیزانەی لە دهۆک دێن لە سلێمانی دێن تەنانەت لە چەمچەماڵ و لە کەرکووک و لە کۆمەڵێک شوێنی دیکە لەو شێوەیە دێن ئەمانەمان بە گەشتیار هەژمان نەکردووە لەگەڵ ئەوەشدا با بڵێن هاتنی گەشتیاران بۆ شاری هەولێر لەسەرەوەی 2 میلیۆن بووە کە بۆ خۆی ئاماژەیەکی دڵخۆشکەرە ئەگەر گەشت و گوزار وەکو کەرتێک تەمەشا بکەیت دواتر دێمەوە سەری لەگەڵ ئێوە تەماشا دەکەی کاریگەریەکانی گەشت و گوزار فرە چەشنە ئەنی فرە لایەنە یەکێک لەو کاریگەریانەش ئەوەیە ئەوی لە پاڵ زیادکردنی سەرچاوی دەهات بەگەرخستنی دەستی کارە لە ناگەنجام پێشەوەی بچینە سەر کاریگەریەکانی ئێستا جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئەوانی کە سەردانی هەولێر ئەکەن ئەگەر لە 24 کاتژمێر تێپەڕێت ئەو کات ئەمانە بە گەشتیاردانرن ئەگینە ئەوانی دیکە سەردانی کارن هاتوون و ئەگەڕێنەوە ئەوەی کە دروست و تەواوەکەیەتی کامیانە ئێمە هەوڵی ئەوە بدەین لە هەولێر کار بۆ ئەوە بکەین کە گەشتیاری بیانی بێنینە هەولێر یان وا بکەین کە گەشتیاری ناوخۆی کوردستان زیاتر چێژ وەربگرێت و بتوانێت با بڵین لە هەفتەیەکە 3-4 جار سەردان بکات زانی پارالێل هەروچیان زۆر گرنگن زانمە کەرتی گەشت و گوزار وەکو سۆفت پاوەر گرنجێک جار زۆریە جەناب باسی ئاشتی گەلانت کرد لە دەستپێکدا سۆفت پاوەر و هێزی نەرم ئەمە زۆر پێویستمان پێ ئێمە لە هەرێمی کوردستان بە قۆناغێکی دژواردا تێپەڕین ئەو قۆناغا کە زیاتر ئێمە لە چەندین ساڵە خەبات تێکۆشانمان بکردە قورسە ئێمە ئەوڕۆ بتوانین لە دنیای دەرەوە بڵێن ئێمە هەرێمی کوردستانمان هەیە ئەو هەرێمی کوردستانە ئامنە لەنەوە عێراقێکی فرەکێشە و فرە جەنگ و عێراقێکی پاشماوەی جەنگی داعش و ئەوانە بۆیە ئەمە پێویستمان بووە کە هەم گەشتیار بینن هەمیش ئەو سەردانی کەرانی کە جەنابەت ئاماژە پێ بدەیت بۆ نمونە چێشتخانە و کافتێریا و ئەو شوێنانەی کە تایبەتن بە کەرتی گەشت و گوزاریێرە کاتی سەردانی کەرێکیش دێ دەڕوا لە چێشتخانەیەک نان دەخواتن دەمویست ئەوتان پێ بڵم بۆ نمونە ئێمە دەڕۆین ژەمێک نان دەخۆین لە چێشتخانەیەک ئەگەر بە ساری خۆمان بڕۆین بێگومانەوە سوتەمانی بنزین سەرف دەکەین ئەگەر بە تەکسی بڕۆین خاوەن تەکسیس سوودمان دەبێتن کاتی دەڕۆین لە ژوورە کارمەندی لێە خاوەنی لێە سکیوریتی لێە کاتیدا ئەو خواردن دەکەین سەوزەی لێ خیاری لێ تەماتەی لێ برنجی لێ گۆشتی تەماشا بکە لێک ژەم خواردن چەند لانی جیاجیا سوودمەند دەبن بەیەکەوە ئەو پێدەگوترێت کەرتی گەشت و گوزار تەماشا بکە ئەو پارەی کە ئاڵوگۆڕی پێ دەکرێتن دەستا و دەستی پێ دەکەیت لە کەرتی گەشت و گوزار دەچێتە چه ئاستەکی باڵا هەر بۆیە جەنابی سەرۆکی حکوومەتی کوردستان لە کابینەی نوێمدا زۆر بە قورسی لە گەرنجی ئەو بابەتە دەگەیشتیە لەوەی خەڵک زۆر جار با بڵێن لێکدانەوەی هەڵە بۆ زیادکردنی سەرچاوەکانی داهات بکاتن بەوەی کە بەداخەوە دەڵم ئەمە لە کەرتی گەشت و گوزار زۆر جار قوربانی ئەو میدیا سیاسین کە بەردەوام لە ساڵ 12 مانگ و لە هەفتەی 7 ڕۆژ خەریکی ئۆپۆزیسیۆن بوونی لەجیاتی ئۆپۆزیسیۆن بوونی حکوومەت ئۆپۆزیسیۆن بوونی نیشتیمانەوە زۆر جار ئەو هەوڵە کاریگەری نێرینیش لەسەر ئەمە دروست کردیە دەمێ بێمە سەر ئەوەی کە ئەو ڕوئیای جەنابیان ڕوئیا چێندە نیشتیمانیە کاتێ دەیانێت ئۆپۆزیسیۆن لە بۆ کابینەی نوێیەم ئەگەن لەخوان نەما بوونێتە ئۆپۆزیسیۆن نیشتیمان کاتێ هاوڵاتی ڕاستەوخۆ بەنا ڕاستەوخۆ سوودمان دەبێت دەتوانیتن لە بازاڕی کاردا ئەو تەماتە و خیارە و سەوزەی کە چاندوێتی لە 24 کاتژمێر لە تولەش کاتژمێر ساغی بکاتەوە ئەوان چۆن دەبێت لە گرنگی و بەهای ئەو شتە تێنەگەن ئەو جەنابیانە باشتر لەو حاڵەتە تێدەگا هەر بۆش بەڕاستی یەکێکە لەو کەسانێک هەم لە نەخشە ڕێگا هەم لە پاڵپشتیکردنی قورسیش بەردەوام ینی ئێمە خۆمان پێمان وایە هێشتا لاوازین لە تیمەکە و دەبوو باشتر خۆمان ئامادە زۆر باش کاگلێر لە عێراق تەنانەت لە وڵاتانی دەوروبەریش هەندێک شوێنی هەیە پاژماوەیەکی ئاینیان هەیە پاشخانێکی ئاینیان هەیە وەکو شوێنێکی گەشتیاری سوودی لێبیدراوە خەڵکێکی زۆر سەردانی دەکات لە هەرێمی کوردستان با بنۆکو گەشتیاری ئاینی لە هەرێمی کوردستان ئێمە ئەوەمان نییە لە بەدیلی ئەو لە بەرامبەر ئەودا کوردستان چی هەیە بۆی بتوانێت سەرنجی گەشتیاران ڕابچێشن بێن سەردانی هەرێمی کوردستان مەکەین دەتوانین گرنگی زیاتر بەچی بدەین ببێتە هۆکارێک لەوەی زۆرترین گەشتیار بێنین بۆ کوردستان کاکەگار ئەمە لە هەرێمی کوردستان وەکو پێکاتەوە مقاومەت پێکاتێک جارێک جار باڵامان هەیە ئەگەر باس لە گەشتیاری ئاینی بکەین کە جەنابەت ئاماژەت پێدا بۆ نەبەیانی مەولودە ئەگەر دەرفەتان هەبوو ئەنە خۆ لە ڕێگای کامێرەکانی کوردستان 24 بێگومان بەیانی دەیبینن هەولێر چ خڕۆشانێکدا ڕووداتن هەوانە گەشتیاری ئاینین خەڵکێک هەیە لە دەروی هەولێر دێتن بۆ ئەوی ببینی مەولود لە شاری سوڵتان مزەفەر چۆن بەرەوە دەچێتن ئەگەر تۆزێک لە هەولێر دەربچین بۆ نەبچینە شەقڵاوە با بڵێن پەرزگای وسوڕەحمان یان پیاوچاکی وسوڕەحمان کە مسلمانەکان پێدرن وسوڕەحمان مەسیحیەکان پێدەن ڕەبان بۆیە شوێنێکی مشتەرەکی خەڵکی مسلمان و خەڵکی مەسیحیە گەشتیارێکی جار زۆر لە دوورە دەست لە بۆی دێتن
ئەگەر ئەولاتر بۆن دەبینین لالشە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بەبوونی کۆمەڵک پکاتم قۆماتی ئەینی زۆر باش بێگومان کۆمەڵک گۆڕی پیاوچاک پێغەمبەرەکان کە دردوخان لەسەر بێتن ئەوانە زۆر توانیتیان پێکاتی گەشتیاری بەهێز بکەن دەمەوێت بڵێم ئێستا گەر گەشتیارێک لە وڵاتێکی ئەوروپی دانیشت بیتم ئەو چەند خولەکەی مەقسەد تێدا دەکەین ئەگەر ئەو باگراوندەی کوردستان 24 ببینی بێگومان دەلای ڕوون دەبێتەوە کە هەرێمی کوردستان و شاری هەولێری وڵاتێکی سەوز وڵاتێکی با بڵێن گەشاوە و ڕووناک هیدی ئەوانە هەموو هۆکار و پاڵنەری زۆر باشن بۆ ئەوی بێن لە پاڵ گەشتیاری ئاینی بێگومان دەتوانین قسە لەسەر گەشتیاری شوێنەواری بکەین دەتوانین قسە لەسەر گەشتیاری تەندروستی بکەین ئێستا کۆمەڵە خەڵک هەیە لەوانەیە لاتان سیر بێتن کۆمەڵە خەڵک هەیە لە شارەکانی عێراق ناوەڕاست خواری عێراق بەس بۆ سنتەرە جوانکاریەکان دێنە ناو شاری هەولێر ئێوانە دێن شەو لە هۆتێل دەمێنەوە ئەوانە هەمویان گەشت و با بڵێن لە کەرتی گەشتیاریدا پێیان دەگوترێت گەشتیاری تەندروستی ئەگەر ئەولاتر بڕۆین دەبینن کە لە گەشتیاری کشتتوکاڵ تەنانەت لە گەشت گوزاری ڕەش گەشت گوزاری ڕەش ئەمە وڵاتێکی پڕ لە نەهامەتین کاتی ئێمە دەڕۆینە پارکی سامی عەبدوڕەحمان دەبینیت مۆنومنتێکی لێ بە ناوی چەندین شەهید لەوێ لە بۆ ئێمە کە چەندین جار دەبینین ئاسایی بێ بەڵام گەشتیارێک کە دێ لە بەرامبەر مۆنومنتی ئەو هەموو شەهیدە ڕادەوەستێ دەبینیتن ئەو وڵاتە چی بەسەردا هاتیە ئەگەر دەڕواتە هەڵەبجە دەبینی چی میاباران کراوە ئەوانە هەموو لە چوارچەوەی گەشت و گوزار دەپیان دەگوترێت گەشت و گوزاری ڕەش بۆیە هەرێمی کوردستان بەڕاستی فرە پێک هاتێ لە بۆ گەشت و گوزار بێگومان گەشت و گوزارێکی چوار وەرزشمان هەیە باشە کاک لێربا من ئەزمونێکی خۆم باس بکەم کە پرۆگرامی ئەزمموی کوردستان پێشکەشە کرد کۆمەڵێ میوانمان ئەهات لە شارەکانی خواروو ناوەڕاستی عێراق تەنانەت لە دەرەوەی عێراقیش یەکێک لە میوانەکان زۆر قسێکی سەرنج ڕاکێشی کردە ناو پرۆگرامەکە وتم چ شتێک ئەمڕۆ سەرنجی ڕاکێشای وتیەوە سەرنجی ڕاکێشام کە دام و دەستگا حکوومیەکان بە تایبەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ئەتوانین بە ئاسایی بە ئۆتۆمبیل بەلایە تێپەڕین و بیناکانی ئەبینین ئێمە لە بەغا ناتوانین ئەوشتەمانیە هەمووی کۆنکرێتە ئەمێ بڵێن تا چەندە ئەوەش گرنگە کە ئێمە لە هەرێمی کوردستان کەش و هەوایەکی ئەوەنە ئەمن و ئاسایشمان هەیە کە گەشتیارێک دێت یەکسەر سەرنجە خاتە سەر بابەتێکی یاوە هەمە چنە لە گەشت و گوزارە زانی لە ئێستا لە دنیا دەرەوە یەک لەو سەبجێکتانێک کە زۆر گرنگی پێدەدرێ ئاسایشی گەشتیارە گەشتیار کەسێکە بۆ خۆشگوزارانی دێتە وڵاتێکی دیکە نایەوێ سەرکەشی بەرژیانی خۆی بکە بۆیە ئەو شوێنانە هەڵدەبژێنێت کە ئاسایش و ئەمانەتیدا بەرقەرارە لە هەرێمی کوردستان پاڵەوانانی ئاسایش ئەوانن کە پێویستیان بەردەوام پێویستیان بە میدالیاکە لە سنگیان بدرێ ئێمە بینیمە ئەو پاڵەوانانە لە دژوارترین خۆناغەکانی ئەو وڵاتە چەندیان لەسەر دەستانە خزمەتی وڵاتی خۆیان کرد کاکە دەوڵەتێکی پرچەکی وەکو داعش زۆر نزیک بوو لێمان بەڵام ئەو پاڵەوانانە لێ نەگەڕان خەڵک لە ناو ماڵەکەی خۆیدا بە ئارامیەکەی لێ تێک بچێتن لێ نەگەڕان کە ئەو مەترسیانی لە نزیک هەولێر و لە نزیک دهۆک و لە نزیک کەرکووک هەبوو کاریگەری نەرێنی لەسەر ژیانی خەڵک دروست بکاتن بۆیە ئەو لایەنێک جار گرنگە بێگومان ڕەگ و ڕیشەی ئەو ئیشە بۆ ئەنجومەنی ئاسایش بە قوڵی دەگەڕێتەوە کە بەخۆی بە هەموو پێکاتە جیاوازەکان بەردەوام لە هەمی ئەوەدا بوونە لە خەمی ئەوەدا بوونە کە ئەو لایەنە بەڕاستی بەستەی بڵۆ بە بەرقەرار بمێنێتەوە چونکە گرنگیەکە لەلای ئەوانە ئەوان تێدەگەن کە هەر دەرچەیەکی با بڵێن خراپ لەلایەنی ئەمنی ڕووداتن بە داوای لێبوردنەک چارەسەر ناکرێت بۆیە ئەوان گیان لەسەر دەستانە بینیومانە بۆ نمونە کاتێ هێرش کراتە سەر ئاسایی شەولێر بینیمان کە ئەو پاڵەوانانە چیان کرد لە ڕوبەڕووبوونەوەی ئەو تیرۆریستانە لەوەی خەڵک پێی وابێ ئەو حاڵەتێکی ئاساییە و ئەرکەوتنا ئەوە موعجیزەیە چونکە چەند کیلۆمەترێک ئەولاتر بڕۆین دەبینین لە مووسڵ لە بەغدا لە بەرچێت لەو کاتەدا ئەوە ڕووی نەدا بەڵام نا ئەوانەی لێرن معجزە ئاسا پاڵەوانە نهاتینە دەست زۆر باشە کاک دلێر زۆر جار هەرێمی کوردستان وەکو وڵاتێکی وەکو با بڵێن هەرێمێکی تەعەسوبی وەکو نەتەوەیەکی تەعەسوبی و دەمارگیر پێناسەی بۆ دەکرێت بە هەموو شێوازێک هەوڵ دەدێ کوردەکان ناشرین بکرێن هەرێمی کوردستان لە کەدار بکرێت تا چەند ئێمە لە هەرێمی کوردستان هەوڵمانداوت جگە لە بەهێزکردنی لایەنە ئابوووریەکە کە گەشتیار ڕادەکەشین کاتێک گەشتیاریش دێ ئەوەیان پێ نیشان بدەین کە هەرێمی کوردستان ئەو شێوازەنیە کە ئەوان بیری لێ دەکەنەوە فرە پێکاتەیە فرە نەتەوەیە فرە کەلتورە وڵاتێکی ئامین و سەقامگیرە تا چەند لە ڕووە سیاسەکە کار لەسەر ئەوە کراوە ئەم دیوە نیشانی وڵاتانی جیهان بدرێت بەڵێ کاکە کارە من لە دەستپێکدا ئاماژەم بەوەدا کە گەشت و گوزار وەکو سۆفت پاوەر وەکو هێزی نەرم مامەڵای لەگەڵ دەکرێتن لە ئاسی دنیا زانی ئەو با بڵێن بیرێکە لە ئێمە دروست بووە سەرچاوەکە لەوەی سەرچاوی گرکە ماڵی بارزان بەتایبەت بە ئێمەیان گوت کە کوردایەتی بکەن تا دەگاتە ئاستی شۆڤینی کورد ملەتێکی شۆڤینی نییە ئێمە قوربانی زۆرماندا
بەڵام لە دەر ئەنجامی ئەو قوربانیە ئەمە نەگەیشتنە قۆناغێک بڵێن بە ئاراستەی تونندڕۆیی شۆڤینیەتدا بڕۆین نا بەردەوام ئێمە ئەو هاوکەشانەمان پێچەوانە کردەوە جەنابەت پێشکەشکاری وەرزشی هەفتەی ڕابردوو ئەگە سەرێکرد لە یاریگای شەید فڕەنس و حەریری بدا بە کە یاریگای لە یاریگای شەید فڕەنس و حەریری یاری قووەی جەویە و سیبەهانی ئێرانی هەبوو عراقی لەگەڵ تیپێکی ئێرانی با بڵێن ئەو دوولایەنە هەردووکیان لە ڕووە سیاسیەوەکە دەڵێم بەشێک لەو بارودۆخە سیاسێکە هەبووە لەوەکو مافی میلەتێک لەگەڵ ئەو دوولایەنە بووە بەڵام بینیمان لە هەردوو لایەندا خەڵک هات بێ ئەوەی کەسپیان بڵێوە لە چێن پێچەوانەوە کە هاتن شارەکەیان بینی و گەڕانەوە تێگەیشتن کە کورد میلەتێکی چەند دڵفراوان و چەند دڵگەورەیە ئەوە پەروەردەی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان خەڵکێک نییە کە باوەڕی بە پەرچەکردار هەبێتن دەزانیم ئەوەی لە کوردستان و لەو بابڕێن بە تایبەتی لە هەرێمی کوردستان ڕوویدایە لە وڵاتێکی کە ڕوویدا بە ئەوە نەدەبوو ئەمن زۆر گەشتبین و متەفائلم بداهاتوی ئەو وڵاتە دەزانی لە وڵاتێکدا کە ئێمە ناچار بوون لە ڕێگەی دەوڵەت فەنگەکانمان مافی خۆمان بەدەستبێنین ئێستا بەشێکی زۆری خەڵکی ئێمە خەڵکێکی ئاشتی خوازە خەڵکی ئێمە بە بەرپرسیارەتی و مامەڵە لەگەڵ میوان دەکاتن ئاستی میوان دۆستی ئەگەر جەنابەت نووسەربی یان لە ڕۆمانێکدا کار بکەیت بڕۆ ببینە با بڵێن توانەکانی خۆت بەگەر بخە بە تەواوی دەبینی میوان دۆستی بۆ نمونە کەسێکت بینیوە بە باڵاکاریدا تێپەڕ بێتن نەڵێ ئەمن میوانداری نەکراوم نابینیەوە کەسێکت بینیوە لە دەرگای ماڵێک دەی شکاکە شار هەیە لەو وڵاتە تا ئێستا هوتێلی تێدانە لەبەر ئەوەی خەڵکەکە قبوڵی ناکە بەڕاستی هوتێلی تێدا دروست بکردن محەممەد بەڕێوەری گشتی گەشت و گوزاری هەولێر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونتان سەرێکیش بدەین لە کەشوهەوە ئەمەش تۆزێک پەیوەندی هەیە بە گەشت و گوزاریەوە بەڵێ با بزانین دۆخی کەشوهەوا لە کوردستانی گەورە بە چ شێوەیەکە پێکەوە بینەرەبین. باشە هەکار کۆڵنەدان زۆر گرنگترە لەوەی کە تۆ بە هەزر بیر لە شتێکە بکەوت و بڵێ پێی ناگەم ناتوانم بیکەم بەڵام کە کردت شکستت هێنا کۆڵت نەدا شکستت هێنا کۆڵت نەدا دووبارەت کردەوە جوانترین ئەزمونت لەو کارە بۆ دەستە بەرەخات هەندێک کەسێک خەونی زۆر گەورەیان هەیە بەڵام سەری خەونەکان ناکەن کە چەندە گەورەی و لی بترسن بە هەنگاوی بچووکیش بێ بەرەوپیری ئەڕۆن
دەرهێنەرێکی کوردستانی باکووری کوردستان بۆ ناساندنی ئەو گوندەی کە تێیدا لەدایک بووە دەیەوێت بەڵگە فیلمێک بەرهەم بێنێت بەڵام کێشەی نەبوونی سپۆنسەر و داهات و ئەم بابەتانەی هەیە و بەم هۆیوەش کارەکەی دواکەوتووە. جا سیدات کران دەرهێنەرێکی کووردە باسی ئەوتان بۆکەین ئەو خەڵکی گوندی قەرجەداخە کە لە باکووری کوردستانە دوای ئەوەی کە بڕیاری داوە لەسەر گوندەکەی فیلمێکی دۆکیۆمنتاری دروست بکات و بەرهەمی بهێنێت تووشی بێپارەی و بێ سپۆنسەری ئەبێت بێگومان کۆڵی نەداوە ئێستای بیرن کە چی کردووە بۆی کە بگاتە ئامانجەکەی ڕۆژانە وەک خەڵکی گوندەکەی خۆیان دەستی کردو بە کاری کشت و کاڵی وشکردنەوەی تەماتە و ئەو بەرهەمانی کە لە گوندەکەی خۆیان هەیە. دەیەوێت لەو پێناوە داهاتێکی دەست بکەوێ بتوانێت لە کارە هونەریەکەی بەردەوام بێت و پارەکەی لە کارە هونەریەکە خەرج بکات ئەو بەڵگە فیلمە لەسەر گوندی قەرجداخ دروست بکات. سەدات کران li Qerejdağê hatiye dinê. Heta niha jî qet ji Qerejdağê cuda nebûye. Dildar û evîndarek ê Qerejdağê ye. Hezkirina wî ya ji Qerejdağê berê wî daye hunerek û bikaribe hem Qerejdağê baştir binase û hem jî Qerejdağê baştir bide nasîn. Ji ber vê yekê jî pêşiyê dest bi wênekêşiyê kiriye û paşê jî dest bi derhêneriyê kiriye ku belge filmên derbarê jiyana Qerejdağê de ne dikeşe. Derhênerek û danasîna Qerejdağê ji xwe re kiriye armanc dibêje çi qasî ew li ser Qerejdağê mijûl dibe ew qasî dibîne ku çand û dîrokek qedîm û dewlemend li Qerejdağê heye. Qerejdağ ji hêra çand û kulturê de pir û pir dewlemend e û pir û pir jî zengîn e. Ji ber wîya jî ez jî bi wênekeşiyê min dest pê kir û ji dûviya min bala xwe dayê li vê derê çandik pir kûr heye. Min ji ber wîya min li vê derê tiştê dike wenda bibin, ew kulturê dike wenda bibin, ew çanda Kurdiya dike wenda bibin. Ji ber wîya îja min belge fîlmê li ser jiyana Qerejdağê min çêkirin. Sedat Kiran ji bo ku Qerejdağê bide nasîn Sûdê ji axa Qerejdağê werdigre. Sedat Kiran dibêje ji bo kêşana belge fîlman dahatek berketî pêwîst e. Ku bo vê yekê jî ji axa Qerejdağê firingiyan dihilberîne, hişk dike û bo welatên Ewropayê difroşe. Sedat Kiran dibêje ew dahata xwe bi xwêdana eniya xwe bi dest dixe û belge fîlmên xwe jî bi keda destê xwe dikeşe ku çar belge filmên wî hene û ji ber rewşa aboriyê nekariye sponseriyekê peyda bike. Ez li ser sînemayê û li ser çandê dixebitim lebelê ez tu ji kesî alîkariyekê nagirim. Ez bi vê cotkariya xwe ez hêla aboriyê û hêla em bêjin mesrefa dibe ez wîya ji çandiniyê radikim. Yani ez karê cotkariyê dikim ez karê cotkariyê dikim û ez îja didim sînemayê û huneriyê. Derhêner Sedat Kiran derhêneriya xwe bi dahata ku ji cotkariyê bi dest dixe av dide û bawayeke berdewam li ser kêşana çand û dîroka Qerejdağê didome. û daxwaza wî ya sereke ew e ku çand û dîroka Qerejdağê ji aliyê nifşê nû ve jî were nasîn da ku ev çand û dîroka dewlemend newe winda kirin. Mahir Yüksel, Kurdistan 24, Qerejdağ. هەر یەکەمان لە ژیان ئاواتێکمان هەیە ئەوەیە کە بتوانین منداڵەکانمان بە باشترین شێوە پەروەردە بکەین لەسەروی هەموو شیانەوە هەمومان هەوڵ دەدەین منداڵەکانمان ڕاستگۆ بن خۆیان دوور بگرن لە درۆکردن بەڵام بەبێ ئەوەی هەستی پێ بکەن هەندێک جار ڕەنگە ڕەفتارەکانی دایک و باوک ببێتە هۆکار لەوەی کە منداڵەکە ناچار بێ تووشی درۆکردن بێت ئەمە دەبێت حاڵەتێکی زۆر ناخۆش لە خێزاندەوە بەگشتی لە کۆمەلگادا درۆکردنی بەبێویست لای منداڵان و لە لای هەرزەکارانیش کە پێی دەگوتن نەخۆشی میسۆمانیا هۆکار و چارەسەرەکانی
دەبێتە تەوەری دووەمی ئەمڕۆمان لە بەرنامە بیانی بیست. بەڵێ پێش ئەوەی کە ئێمە لی بڵی درۆزنبوون بە منداڵێک بدەین یا بە هەرزەکارێک بدەین لەناو خەڵک بیشکێنینەوە یا تەنانەت لە ناخی خۆمانە خەفەتی ببخۆین کە مناڵەکەمان بۆ ئاکات و نیگەرانی ئەو شتە بین ئەبێت دەستنیشانی هۆکارەکان بکەین. هەر کێشەیەک دەستنیشانی هۆکارەکانی کرا چارەسەرکردنی ئاسانە. ئێمەش دەمانەوێت ئەم بەیانیە لە ڕێی میوانمان شاجوان مستەفا دەروون ناز هۆکارەکان دەستنیشان بکەین کە بۆچی منداڵان درۆ دەکەن و هەرزەکاران تووشی ئەو نەخۆشیە دەبن کە پێی ئەوترێت درۆکردنێکی خۆنەویستانە بە پێویستی خۆی درۆکات. بەیانیت باش هیوای باشترینەکانت بۆ خوازم و خات و شاجوان با لەوەوە دەست پێ بکەین جارە پێش هەموو شتێک منداڵ ئەزانێت درۆ بکات ئەبێ لی بڵی درۆزن بە منداڵ بدەین یا بڵین ئەم منداڵە درۆزنە ئەسڵەن ئەزانێت درۆکردن واتای چییە بۆچی ئەیکات لە درۆ تێ ئەگات؟ بەیانی ئێوەش باش ئەم کاتتان باش ئەتوانین سەرتا باسێک لە درۆکردن بکەین دواتر بە وردی لە لای مناڵ جێ بکەینەوە. درۆکردن ئەو حاڵەتەیە کە تایدا مرۆڤ ڕاستیەک ئەشارێتەوە یان ناوێت بابەتێک ئاشکرابێت. مناڵ بەڵێ هەنێکات درۆ دەکات ئەتوانین درۆکردن لای مناڵ بکەین بە دوو قۆناغ قۆناغی پێش تەمەنی 6 ساڵ قۆناغی دوای تەمەنی 6 ساڵ بۆ 13 ساڵ. لەم قۆناغدا کاتێک تەمەنی خوا 6 ساڵە مناڵ تقریبان لە جۆرێک لە ژنگی ئەفسوناوی یان بیرکردنەوەکانی زۆربەی خەیاڵین و ناتوانێت ڕاستی و درۆ زۆر لە یەکجا بکاتەوە چونکە مێشکی بە تەواوەتی گەشەی نەکردووە. و ئەم گەشە نەکردنە هۆکارە بۆی زۆر کات مناڵ هەنێ بابەتت بە خەیاڵی بۆ باس بکات یان هەنێ قسەی ناڕاست بکات کاتە توانین بڵێ مناڵ هەنێکات درۆ دەکات و بەڵام چۆن مامەڵی لەگەڵا دەکەین ئەویان گرنگە. باشە خات و شاجوان چ شتێک پاڵنەرە چ هۆکارێک پاڵنەرە لەوەی منداڵی خوار 6 ساڵی ناڵێم با بڵێن سەروی تەمەنی 6 ساڵی ئەوەی کە تۆزێک مێشکی کراوەترە و تێدەگا دەزانی درۆ ڕاستێکتر جیا بکاتەوە چ شتێک وا دەکات ئەو منداڵانە درۆ بکەن پاڵنەرەکانی چین؟ بەڵێ دوای تەمەنی 6 ساڵ بۆ 13 ساڵ کە هێشتا هەر لە قۆناغی مناڵیایە مناڵ هەنێکات پەنا بۆ درۆکردن دەبات. ئەمیش هۆکارەکەی ئەگەڕێنەوە بۆ چەند هۆکارێک یەکەم هۆکاری ژینگەی خێزان. زۆر کات بەداخەوە لە ژنگی خێزاندا درۆکردن بە شێوەیەکی ئاشکرا ئەکرێت یان لەبەر چاوی مناڵا دەکرێت جایتر ئەو درۆستپی بێت یان هەر هۆکارێکی هەبێت. بۆیە ئەتوانین بڵین بەشێک لە هۆکاری ئەوەی کە مناڵ پەنا بۆ درۆکردن ئەبات بریتیە لەوەی کە بینیوێتی بیستیوێتی لەبەر چاوی ئەکراوە. و هۆکارێکی تر ئەتوانین بڵین ترسە. ترس لە چی؟ ترس لە سزا، ترس لە ئاشکرابوونی ڕاستی کە ئەمەش دیسان ئەگەڕێتەوە بۆ پەروەردە. ئایا ئەو خێزانە لە کاتی کە ئەم مناڵە هەڵە دەکات چۆن ماوەڵی لەگەڵا دەکەن سزای ئەدەن سزاکە چۆنە ئایا گوێی لێ ئەگیرێت؟ زۆر کات ئێمە کێشەمان هەیە لەوەی کە خێزان بە وردی بەڕوونی گوێ لە مناڵ ناگرێت ئایا شتەکە چۆن ڕووی داوە بۆ ڕووی داوە ئەتوانین چی بکەین و پێنەدانی هەستی دڵنیایی بەوەی کە بە منداڵ بەوەی کە تۆ لە هەموو بارودۆخێکا مناڵی ئێمەیت و خۆشمانەوەی ئەگەر هات و هەڵەشت کرد ئێمە هاوکارتە بین لەوەی باشی بکەیت لەوەی بەرەو پێشەوە بچیت کاتەمە هۆکارێکە بۆی کە مناڵ پەنا بۆ درۆکردن بەرێت. باشە خات و شاجوان زۆر جار ئێمە گەر بزانین منداڵێک درۆی کردووە باسی و تەمەناکەین کە ئیتر ئەزانێت درۆکردن چییە. خێرا لە هەمان شوێنە پێی ئەڵین بۆ درۆت کرد درۆزن نابووای ئەو درۆت بکردایە بەڵام لە کاتێکا دەرووناسان ئەڵێن لە هەمان کاتە ئەو ئاماژانەی پێمەدا بیهێڵە بۆ چەند کاژمێرە دواتر یا چەند ڕۆژێ دواتر بڵێ من زانیم تۆ فڵانشت بەڕاست نەبوو ئەو شە بەو شێوەیە ڕووی نەدابوو بەڵام تۆ وات بود هۆکارەکەی چییە؟ دروست کامیانە ئەوەی کە دەرووناسەکان ێڵن یا ئەوەی کە خودی خۆمان پەروەردە کراوین چون هەندێک جار هەیە ئێمە بەبێ زانست مامەڵە لەگەڵ حاڵتەکانی دەور و بەرمانەکەنەوەی لە منداڵیەوە بۆ ئێمە ماوەتەوە ئێمەش بەکاری هێنین بۆ مناڵەکانمان چی دروستترینە ئەنجامی بدەین؟ بەڵێ بێگومان ئەوەی دەروناسەکان دروستترینە بۆچی لە بەرەوەی کاتێتەوە ڕاستە و خۆ بە مناڵێک ئەڵی درۆوەکەیت ئەو قسەیە درۆیە ئەم وشەی لای ئەم مناڵ ئەچەسپێت احتمالی هەیە لە جارەکانی ترا زۆر دووبارەی کاتەوە درۆکردن بۆیە ڕاستترین شێواز ئەوەیە لەو کاتەیە یان لە کاتی تەخیریکەی بۆ دواتر پێی بڵیت هەستەکەم ئەوە ڕاستیەکە نییە بۆ جارێکی تر بۆم باز ناکەیتەوە ئەتوانی ورتر بیری لێ بکەیتەوە ئایا شتەکە چۆن ڕووی داوە
واتە ئەوەی کە تۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەو کاتە ئەکەی کە ئەو درۆت بوو ئەکات زۆر زۆر گرنگە وتنی وشەی درۆ ئەەکەیت ئەزانم درۆ ئەەکەیت ئەوە زۆر زۆر لەسەر مناڵ کاریگەری خراپە بێ بە جۆرێک لە چارەکانی داهاتوو زۆر دووبارەی ئەکاتەوە جارێتر پەنای بۆ بە شێوەی ناڕاستەوە خۆ تێی بگەێنین کە ئەم قسەی تۆ ئێمە هەستەکەین ڕاست نییە تۆ توانین جارێکی تر بیر بکەیتەوە بزانی چۆن شتەکە ڕوویدا ئایا دڵنیای لەوەی کە بەو شێوازە ڕوویدا بەم جۆرە ئەتوانین لەو کاتە مامەڵە لەگەڵ مناڵەکەی بکەین باشە خات و شاجوان تەنیا لە منداڵانیش نا با بڵێن لە سەروی هەرزەکاری و لە تەمەنی هەرزەکاریشەوە هەندێک حاڵەت هەیە هەندێک کەس هەیە درۆکردن لەلایەن بووە بەخوو ینی بەبێ درۆ ناژین درۆ بووەتە بەشێکی سەرەکی ژیانیان وەکو چاکو چۆنی لێ هاتووە بەڕاستی بەشێکی دانەبراوە لە قسەی ڕۆژانی دانەبراوە لە ژیانی هەر یەکەکەیان باشە هۆکار چییە کەسانێک هەند تووشی ئەم درۆکردنە دەبن ینی تەنیا ئەگەر پێی بڵێ خوددا یەکە لەوەی گومانت لێ نییە ئەویش ئەو باوەڕێکە خۆمان هەمانە ئەگەنە لە هەموو شتێکی وا دەکا کە بەڕاستی گومانت لی هەبێ چی وا دەکە مرۆڤ ئەوەندە درۆزم بێت لەگەڵ ڕێزم بۆ بینەران بەڵێ بەڵێ ئێمە ئەگەر هاتوو پاڵنەرێکمان هەبوو بۆ درۆکردن واتە کەسێک درۆیەکی کرد لە بەرەبووی ئەوێت شتێک ئاشکرانە بێت یان ئەوێ خۆی لە سزایەکرد لابات یان ئەوێت هەستی بەرامبەرەکەی ڕابگرێت ئەمە ئاساییە ینی چۆشتنەوەکان دەگیان خستووە ئەڵێن مرۆڤی هەموو مرۆڤێکی ئاسایی لە ڕۆژێکە یەک بۆ دوو درۆکات ئەمە دۆخێکی ئەتوانین بڵێن نەکرێ باشترە بەڵام ئەکرێت ئەگەر هاتوو لەمە دەرچوو بوو بە خوو ئەو کەسە لە بەیانی کە لە خەوەستا هەتا خەوتن بەردەوام چیرۆکەکانی درۆ بوون ئەتوانین بڵێن حاڵەتێکمان هەیە پێی ئەوترێت میزۆمانیا ئەم حاڵەتە لای هەنێک کەس دروست ئەبێ بە جۆرێک کۆمەڵێت چیرۆکت بۆ باسەکە کۆمەڵێت ڕووداوت بۆ باسەکە کە بە هیچ شێوەیەک بۆ جۆرە نییە نەک بۆ جۆرە نییە ئەسڵن ئەو بە شێوازێکی بۆت باسەکات و هەندێکات قەناعەت ئەەکەیت کە چیرۆکەکەی ڕاستات و پاڵەوانی سەرەکی چیرۆکەکان خۆیان وەکو پاڵەوانی ناو چیرۆکەکان پیشانێن بە جۆرێکە زۆر گرنگن کەسانی ناو گرنگی کۆمەڵگەن لەم حاڵەتە ئەگەر درکمان بەم جۆرە درۆکردنەکرد کەواتە ئەم کەسە تووشی گرفتی میزۆمانیا بووە باشە دیسانەوە چەند هەنگاوێک ئەگەڕینە دواوە چونکە ئێمە بابەتەکە بۆ هەم هەرزەکارانە هەم بۆ منداڵانە دێنە سەر ئەو تەمەنی کە ئەمێ مرۆڤەر بۆ خۆمانوان هەتا 2 ساڵان فێرمانەکەن قسە بکەین لە دوای 2 ساڵان و هەر فێرمانەکەن بێدەنگ بین وسکتمی قسە نەکەین بۆ خۆی سروشتی مرۆڤ ئاوهایە تا فێری قسابێت دایک و باوک لەگەڵیان زۆر هەوڵەیات کە دواتر کە ئەکەوێتە قسەکردنەوە ئێوەی لە دڵێتی ئێوێ بیڵێ بە تایبەتی ئەو منداڵانی کە لە دوای 2 ساڵانەوەن ئەتوانین بڵین هۆکارێکی دیکەی بۆ ئەو منداڵانێکە لە 2 ساڵ بەرەوسەر و تا 6 ساڵن هۆکارەکەی پڕقسەیی ئەو منداڵانەیە لە پڕبوونی قسەیان هۆکاری ئەوەیە کە درۆ ئەەکەن و لە یەکی ناکەن و کە ئەمە درۆیە یاخود ئەمە ناڕاستە یان بەک باست کرد لە ڕووی هزر و خەیاڵی خۆیانەکە شتەکان ئەنێن بە یەک و حەزەکەن بۆ ئەمێ بدرکێنن بەڵێ بێگومان ئەتوانین هۆکارەکەی بگەڕینەوە بۆ گەشەنەکردنی تەواوی مێشکی منداڵ لەو کاتەیە و گیانەکردنەوەی ڕاستی و درۆ و ئەفسانەیە لای مناڵ بەڵام زۆر کاتێکیش زۆر بڵێی قسەی زۆرکردن بێگومان لە کۆنەوەتراوە هەرشی زۆر بڵێ باشی ژەڵێ و خراپی ژەڵێ زۆر قسەکردن هۆکارە بۆی قسەی ناڕاست زۆر بکرێت و لای مناڵ ئەمە تۆخێکە ناتوانین بڵێ مەترسیدارە خەتەرە پێویستە ئیشی زۆر زۆر گرنگی لەسەر بکەین چونکە ئەمە ئەتوانین تەمەنی مناڵەکە بە هەند وەربگرین و بەش بەو شێوای کە وتمان دروستە مامەڵی لەگەڵا بکەین بەو جۆرە بێگومان مناڵەکە وردە وردە لایەنی هزری گەشە ئەکا و تێگا کە ئەم گرفتە ئەم جۆرە قسەکردن ئەکرێ بگۆڕێت بەکەمتر و بە قسەکان هەمووی ڕاستی بن واقعی بن بەڵێ ئەتوانین بڵین زۆر بڵێی لای گەورە و بچووکیش هۆکارە بۆ درۆکردن باشە خات و شاجوان تا چەند دایکان و باوکان هۆکارن لەوەی کە منداڵەکانیان درۆزن دەربچن ینی دایک و باوک لە بەردەم منداڵەکانیان هەندێک کات درۆ دەکەن منداڵەکە خۆی لە ناو ڕووداوەکە بۆ دەزانی ئەوەی کە دایک و باوکی دەڵێ ئەمە ڕاستەکە نییە یان ڕەفتارەکانیان تا چەند کاریگەری دەبێ لەسەر منداڵ بەڵێ بێگومان کاریگەری 100% و زۆر زۆری هەیە لەسەر مناڵ بەردەوام ئەو شتە ئەکات کە ئەیبینێت ئەو شتە ئەڵێت کە ئەیبیستێت ئەو خێزانانی کە بەداخەوە درۆکردن تایانە ئاساییە و لەبەر چاوی مناڵە هەموو قسانێک کە بەدەمیان نادێت دەیڵێن
بێگومان مناڵی شار بەو جۆرە دەرئەچێت ئەو شتە ئەبیستێت ئەو شتە ئەڵێت کە ئەیبیستێت واتە ئەگەر ئەبینە دایکی لەگەڵ بۆ نمونە بە تەلەفۆن لەگەڵ کەسێک قسە ئاکات پێ ئەڵێت چیەکەی ئەو شتێکی تری پێ ئەڵێ ئەم شتانە کە ڕەنگە زۆر بچووکیش بن بەڵام مناڵ هەستەکات کە ئەمە لەوانەیە ئاسایی بێ ئەگەر تۆ قسەی بکەی کە ڕاستیش نەبێ یا ئەبینێت باوکی کۆمەڵی قسە ئەکات کە هیچ ڕاز نین هیچ بنەمایان نیەوە خۆشی ڕووداوەکەی بە جۆرێک بینیوە بەڵام ئەمان بە جۆرێکی تر باسیەکەن ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە مناڵ دەست بە درۆکردن بکوە فێری درۆکردن بێ وەلاشی ئاسایی بێت بەڵام ئەگەر هاتو خێزان ئەمەی بەهەند وەرگرت و لەبەر چاوی مناڵە بەردەوام ئەو قسانەی کرد کە زۆر دروستن وەکو خۆی ڕویانیاوە ئەوە بێگومان مناڵێک پەروەردە ئەبێ مناڵێک یەتە کۆمەڵگەوەکە درۆکردن لای عیبەیە لای کێشەیەکی گەورەیە و کەمترین کات پەنای بۆ بات باشە. یەکێک ئەتوانین لە هۆکارەکان ناوی ئەوەی لێ بنین کە سەرنجڕاکێشانی دایک و باوک بۆ لای منداڵ واتە منداڵ کارێ بکا کە سەرنجی دایک و باوکی بۆ لای خۆی ڕابکێشێ هەندێک مناڵ هەیە بە کەواندنی ئەو یاریانەی کە لە بەردەستێتی فڕێ ئەیات بۆی کە سەرنجی ڕابکێشێ بۆی هەڵگرن بیدەنەوە دەستی واتە بە کردار ئەیدوێنێ کە سەرنجی دەوروبەرەکەی ڕاکێشێت درۆکردنیش جاری وایە ئەتوانین بڵین هۆکارێکە بۆی کە منداڵ حەزەکات زیاتر محیبەتی پێ بکەن زیاتر گرنگی پێ بدەن سەرنجی دایک و باوک ڕاکێشێت درۆ ئەکات بەڵێ بێگومان هەندێک کات پشتگوێخستنی مناڵ ئەو گرنگی پێدانە پێویستەی کە ئەبێت بە منداڵ بدرێت ئەگەر هاتو نەدرا مناڵ هەوڵەیەت لە کۆمەڵێک ڕەفتارەوە سەرنجی خێزانەکەی دایک و باوکی خۆی بەلای خۆی ڕابکێشێت جا هەندێک کات پەنا ئەبات بۆ ڕەفتاری شەڕەنگێزی پەنا ئەبات بۆ کێشە دروستکردن کێشەنانەوە بە جۆرێک کە تاوکو دایک و باوکی سەرنجی بن و کاتی بۆ تەرخانکەن و پێوەی خەریک بن و هەندێک کاتیش بەهۆی پشتگوێخستنەوە مناڵ پەنا بۆ درۆکردنە بات بۆ دروستکردنی چیرۆکی سەیر و سەمەرە ئەبات بۆ وتنی ناڕاستیە بە بوو بە هەمان شێوە سەرنجی دایک و باوکی بەلای خۆیدا ڕابکێشە کە ئەما توانین بڵێن هەر لە بنەڕەتەوە ئەگەر خێزانەکە دایک و باوکەکە کاتێکی باشیان بۆ مناڵەکە تەرخان کردایە و گوێگرێکی باش بوونایە بۆی وە گرنگی تەواوەتی پێ بدرایە لەوانەیە ئەم مناڵە پەنای بۆ ئەم ڕەفتارە نادروستە نەبردایە باش بەڕێز شاجوان مستەفا دەروونناس لە سلێمانی و لەگەڵ مامووی زۆر سپاس هاتو شاجوان سپاس بۆ بەشداریکردن. لە ناوچەی ستانلێندی بەریتانیا مەلەوانگەی کراوەتەوە کە تایبەتە بە مەلەکردنی سەگەکان و خاوەنەکانیان لە یەک مەلەوانگە بە یەکەوە زیاتر کات بەسەر برن. مەلەوانگەکە ناوی بەهەشتی سەگەکانە و ڕۆژانە دەیان خاوەن سەگ بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و ئەنجامدانی وەرزش لەگەڵ سەگەکانیان ڕووی لەم مەلەوانگەی دەکەن. جا ئەزمونەکەش بە دەگمەن وەسف کراوە ئێمەش ئەو ئەزمونە دەگمەنە لە پرۆگرامی بەیانی 24 دەخینە بەر DTV و بینەری بن. پێکەوە بە پەرۆشەوە بەرەو مەلەوانگە ملی ڕێیان گرتۆتە بەر. لە ناوچەی ساڵدینی بەریتانیا سەگەکان خێراتر لە خاوەنەکانیان بەرەو ئەو مەلەوانگەیان ڕادەکەن کە تایبەتە بە مەلەکردنی ئاژەڵ و خاوەنەکانیان. مەلەوانگەکە دەکەوێتە ناوچەی ساڵدینی بەریتانیا و بە بەهەشتی سەگەکان ناسراوە. تیایدا سەگ و خاوەن سەگەکان پێکەوە چێژوەر دەگرن و کات بەسەر دەبەن. بەهەشتی سەگەکان یەکەمین ئەزمموی هاوشێوەیە لە تەواوی بەریتانیا کە مەلەوانگەی کراوە بێ بۆ ئاژەڵان خەڵکی بەو ژمارە زۆرە سەردانی بکەن. ئەم مەلەوانگەیە بەڕاستی سەرنجڕاکێش و جوانە بەڕاستی ئەزمونێکی ناوەزە و جیاوازە. هەندێک لە سەگەکان زۆر دڵخۆشن و حەز دەکەن خێرا خۆیان بخەنە ناو ئاوەکەوە. هەندێکیان دەترسن لەوەی مەلە بکەن بەڵام بە تێکڕا مای دڵخۆشیە کە خەڵک دەبینی لێرە چێژوەر دەگرن. لەگەڵەوەی وەرزی پاییز دەستی پێکردووە و کەمکەم هەوا سارد دەبێت بەڵام مەلەوانگەی بەهشتی سەگەکان هێشتا هەرجمەی دێت و ڕۆژانە دەیان کەس بە خۆیان و سەگەکانیانەوە خۆیانی تێفڕێ دەدەن. لە تەنیشت مەلەوانگەکە شوێنێکی تایبەت بە خواردن و یاریکردنی سەگەکان هەیە. تیایدا خاوەنەکانیان دەتوانن لە بەهشتی سەگەکان ئاژەڵەکانیان هەم خواردن پێ بدەن و هەم کاتێکی خۆشیان بۆ دابین بکەن. تیمێکی تایبەتیش تەرخانکراون بۆ ڕێگریکردن لە هەڕووداوێکی نەخوازراو. ئەمە مای دڵخۆشیە کە لێرە سەگەکان دەگەڕێنەوە بۆ سروشتی خۆیان و یاری دەکەن. پێشتر سەگەکەی من لە ناو پارکەکان کاتێک یاری دەکرد زۆر دەوەڕی بەڵام لەم مەلەوانگەیە زۆر بێدەنگە. سیستەمی بەڕێوەبردنی ئێرە زۆر بەدڵە.
بەهشتی سەگەکان سەرباری گرنگیدانی زۆر بە سەگەکان شوێنێکیشە تا خاوەنەکانیان بۆ بەسەربردنی کات و ناسینی هاوڕێی نوێ چونکە زۆرینەی خاوەن سەگەکانی ستاڵدێن لانیکەم هەفتەی جارێک سەردانی دەکەن. ئەمەی لە ماوەی ڕابردوو بینیمان بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 و بە هیوام بەدڵی هەموو لایەکتان بووبێ و هیواخوازم ڕۆژێکی زۆر باش و خۆشتان هەبێت. بۆ هیوایەکە ڕۆژێکی پڕ لە وزە لەگەڵ ئێمە دەستان پێ کرد بێت و ڕۆژێکی پڕ لە خۆشی بێ بە جێتانی هەڵی خواتان لەگەڵ ماوەتە.